لە قەدیمدا بەشێک لە سەرکردە و ڕۆشنبیرانی یەکێتی دەیانگوت نە خورما میوێ و نەحوشتر ئاژەڵە. بەبەستیانەوە بوو کە بە تەواوی جیاوازین لە کللتوری بیابان، ڕەسەنایەتی خۆمان هەیە. بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە، وا دیارە نەک تەنیا خورما کە بۆتە شای میوەکان، بەڵکو حوشتریش شوێنی تایبەتی خۆی لە فەرهەنگی زمانەوانیدا هەیە. کاتێک ڕۆژنامەنووسێک بەو پەڕی دڵسۆزی و ماندوێتیەوە مایکی دەستگاکەی بۆ کاک بافڵ دەگرێت و پرسیارێکی جددی لێ دەکات. لە بری وەڵامێکی سیاسی و دیپلۆماسی کاک بافڵ تاڵەبانی پێی دەڵێت کەی وەختینەوەی نوێیە هەی حوشتر. بابیرتان بێنمەوە ئەم سوکایەتی و بێڕێزیە لێرەوە سەری هەڵ نەداو، بەڵکو ئەمەی بافڵ تاڵەبانی پەیڕەوی دەکات ئێستانیە و مێژووی هەیە. ئەوان بۆ کبکردنی دەنگی ناڕازی چەندین کاری جیاوازیان کردووە، لەوانە کەناڵ سووتاندن و داخستن و تاڵانکردن و دەست بە سەرداگرتنی کەناڵی تر. اینجا لە دوێنەوە لەسەر ئەم قسەی بافڵ تاڵەبانی شەپۆلێکی توندی ناڕەزایی لە سۆشیال میدیا لەلایەن ڕۆژنامەنووسان و ڕای گشتیەوە دەستی پێکردووە. هەمووان دەپرسن چۆن دەبێت ئەمە زمانی سەرۆکی حیزبێک بێت. حاکم ئازاد نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسان بە پایتەختی ڕاگەیان دەبێت بافڵ تاڵەبانی داوای لێبوردن لەو ڕۆژنامەنووسە بکات. نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسان دەڵێت ئازادی ڕۆژنامەگەری تەنها لە نەچوونە زیندان کورد نابێتەوە، بەڵکو پاراستنی ڕێز و بەکارنەهێنانی وشەی نەشیا و بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەشێکی گرنگی ئەم ئازادی ڕۆژنامەگەریە. سەنتەری میترۆش لەسەر قسەکەی بافڵ تاڵەبانی دێتە سەر خەت و دەڵێت ئەمە بێڕێزی نییە بە یەک ڕۆژنامەنووس، بەڵکو بێڕێزیە بە تەواوی ڕۆژنامەنووسان و ناشبێ قبوڵ بکرێت. مامۆستایەکی زانکۆی سلێمانی لە بەشی ڕاگەیاندن بە ناوی مامۆستا بڕیار جەلال لەسەر ئەم قسەی بافڵ تاڵەبانی دەڵێت دوای ئەم سوکایەتیەی بافڵ تاڵەبانی ئەگەر ڕۆژنامەنووسان هێشتا قبوڵی بکەن و بایکۆتی چالاکیەکانی نەکەن، ئەوەی مایکی بۆ ڕادەگرێت حوشترە. بەڵام چی بکەین، ئەمە قەدەرە، ئەو سەرۆکی حیزبێکە و هەر خۆشی خاوەنی دەیان میدیای فەرمی و سێبەرە، دەبێت هەر مایکی بۆ ڕابگرێت. بەپێی یاسای ژمارەی 35 ڕۆژنامەگەری هەر سوکایەتی و دەستدرێژیەک بۆ سەر ڕۆژنامەنووس لە کاتی کارکردندا وەکو ئەوەیە کەسەکە هێرش بکاتە سەر فەرمانبەری دەوڵەت، سزاکەشی زیندانی و مادی دەبێت. حوشتر و بێڕێزیتان باش.